بەڵە خۆی دەستوریش هەم یاسایە بەڵام بەرەسەرین یاسای وڵاتە هەم شکۆمەندی بابەتی هەیە هەم شکۆمەندی شکلی هەیە بەڵام ئەگەر یاسا لە وڵاتێکدا ڕێزی لێنەگیرێ بوونی دەستور و نەبوونی وەکویەکە بۆ نمونە مەسەن زۆر وڵاتی هاوشێوەی ئێمە مەسەن عێراق یاخود سووریا یا میسر یا ئێران زۆربەی ئەو وڵاتانە تۆ حەز دەکەی مەسەن دەستوریانەیە بەڵام لەبەرەوەی یاسا سەروەرنیە دەستورەکە نەیتوانی و ماف و هاوڵاتی ماف و ئازادی هاوڵاتیان پارێزەکەواتە بوون و نەبوونی وەکویەکە دوای ئەوەی کەوا تقریبەن ئێستا زۆربەی لایەنەکان مەسەن گۆڕانە بەشداری حکومەتە سەرچەکان بەشداری حکومەتن بە فرسەتێکی بزان ئەمان خۆیان کە پێشتر لە 2009 هەوڵی تێپەڕانی دەستور درا بەڵام ئەو وەختە کە گۆڕان ناڕازی بوو دەستورەکە نەخرایە ڕاپرسیەوە و دوایی ئەم دەستور پرۆژە دەستوریە هەر ئێمال کرا و لیژنەیەشتر پێکێنرا ئێستا لەو بارودۆخەدا کە هێزە سەرچەکان هەمویان لەناو حکومەتن بە فرسەتی زان بەوەی کەوا ئەگەر بکرێت دەستورەکە تێپەڕێن دەستورەکە تێپەڕن بەڵام تێپەڕانی دەستورەکە وەکووتم ئینجازێک نابێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەم دەستورە بەتەنیا ناتوانێت ماف و ئازادی خەڵک دەستە بەرکە ئەگەر بێت و عەقڵێتی حکومڕانی نەگۆڕێ بەو ئاراستەیە کە پرەنسیپە دەستوریەکان ئەوەی کە مافی یەکسانی هاوڵاتیانە لە بەردەم یاسا مافی بە هاوڵاتیکردنیە بۆ هەموو کەسێک وەکو یەک مافی لە وڵاتە هەبێ نەک بە ئینتیمای حیزبایەتی هاوڵاتی پۆرین بکرێ ئەو وەختە دەستوری دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر گۆڕینی ژیانی کۆمەلگا بەڵام گرنگ ئەوەیە ینی ئەمڕۆ بۆشایەکی گەورە هەیە لە نێوان خەڵک لەگەڵ دەسەڵاتدا بۆیە دەیانەوێت بە هەر شێوەیەک بێ شەڕەکان لە نێوان یەکتر گەرمتر دەکەن بۆ ئەوەی کەوا خەڵک زیاتر بوریژێن بەرەوەی کەوا حسی ئەوەی هەبێ بێ بەشداری هەڵبژاردن کا لە کاتێکدا کە زۆرینەی خەڵک لەگەڵ ئەوەدایکەوە بەشداری هەڵبژاردن ناکا و باوەڕی بە پرۆسی هەڵبژاردن نەماوە.